سرەتا بەناوی خوای گەورە میهرەبان دەستپێکی قسەکان لەسەر کەسایەتی دکتۆر ڕعدیە بەڕاستی ئەمن یەک بەخۆم دکتۆر ڕعدی وا دەبینم کە پاڵێراوەکی نمونەیە لە کەسایەتی لە تایبەتمەندی زمانی لە تایبەتمەندی چالاکی مەدەنی و هەروەها لە تایبەتمەندی کە کەسێکی بەڕاستی خۆبەخشە. من دەستخۆشی لێ دەکەم کە خۆی پاڵێ یعنی خۆی تەرشێحی لێ بۆ ئەو انتخاباتە. من پێم وایە سەرخستنی لیستی تەوتین سەرخستنی دەنجی زوڵالی ڕاستەقینەی ئۆپۆزیسیۆنە و هەروەها شکستی لیستی تەوتین شکستی معارەزەی ڕاستەقینی هەرێمی کوردستانە. دەرچوونی لیستی تەوتین لەم هاوکێشە سەختەدا سەرکەوتنێکی گەورەیە زۆر بۆ ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەی هەرێمی کوردستان.